باشترین ڕێگا بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بە بەردەوام پاکڕاگرتنی دەستەکانمانەوە تا بە بەردەوام پێویستە دەستەکانمان بشۆین. من پێم وایە پاکڕاگرتنی دەستە و دەستەکانمان پێویستە لە حاڵەتی احتیادیش ئێمە گرنگی پێ بدەین، واتە لە خێزانەکان زۆر گرنگە کە بەردەوام منداڵەکانیان ئاگادار بکەنەوە کە پێویستە دەستەکانیان پاچی ڕابگرن و بە هەمان شێوە لە قوتابخانەکان و لە شوێنە گشتەکانیش. وقتی که یکی از آشناهای دوستا رو میبینن دست ندن، روبوسی نکنن یا سعی کنن تو این تایمی که گذاشتن، تو این بازه زمانی که گذاشتن رفت آمد نباشه، بیرون نرن. وز ئاگاد لە خۆت بیت و هەندە تێکەل بە خەڵک مەبچیام ئەو خەڵکی شکل لێ خەڵکی خەوانە بێگانەی دەرەوە هاتنەوەی روکانە ناکوردستان ئەوەندە شێشمان زیاتر نابێت.